بله تماشاوان هجال سرکار و چالاکین انکسی د سال 2016 ده نها بریز جدعان علی اندام نوراتیا هرما کردستان یا انکسی جه استدیار که باوای کی زندیل گلمنه ماموسته جدعان دمات باش به سالاتنی نوجی پیروز به ماموسته لسر آسته هندر و لسر آسته دروه هنوکو انکسی د سال 2016 ده و چیش بو ملت کرد لروج آوای کردستان کریه اما وقت دراپورا وده هاتی ئابەرینەها تشتێت هەندر و دەچێ بوونە ساڵا 2016 ئەنجومەنە نیشتیمانیا کوردی سەر زێدەی ئاستەکێ کار کرد دە هەندر و دەچاڵەکی پێکانین گرابێ بەرچیبوونێ پێکانین سۆر بوو سەر داخوازێ مافێ ملەتێ خوا پاراستنە ئارامیە دەبەرێ کوردیدا یەک ڕێزی و یک هەلوەستا کوردی ببێ یەک و داخوازە کوردی یەک بێ ئەوە هەندر و دەولۆ بووش دەربە سەر ئاستا دیبلۆماسی گەلک دەڤەرە گەڕیە گەلک دەولەتە وەزارەتی خارجی دیتن قۆنسولی و سەفارەت دیتن قەضیا کوردی شاوە بچ ڕەنگی بگهێنێوانە و پشتگێریە ملەتی کورد و قەضیا کوردی پێشە ڕۆژە سووریا دا سووریا نودا چاوە دۆست و هەڤالێن ملەتی کورد و قەضیا کوردی زەح بکن ڕەحناییە بابێژنە سەر قەضیا کوردی و سەر مافێ کورد چت خوازن د سووریا نودا سەر ئاستەکە دیژی گەلک چاڵەکی ji دەربەژی کردن سەر دەولەتی ئەوروپی دۆرتمان ئاسەرەکە بوو هەرێما کوردستانê li Tirkiye li hemû derê gohayî خۆجهیە ئەنجومانە نیشتیمانیا کوردی لە کو دەرێ هەبوون هەمە ڕابوون بە ئارکێ خوا چاوە ڕەحناییە بابێژنە سەر چاوە تێکلاییە چێ بکەن چاوە کاربن بە ئۆپۆزیسیۆنا سووری ڕەژی سەرڕاست بکەن ئەو ڕێکەفتنا گۆتنابمە وادا هەی هەپەیمانە گۆتنابمە و ئەتیلافە سووری دەهەی divê cîbicî bibe divê her civateke heyî û hevalê me wek Encûmena Niştimaniya Kurdî di heyet tefawut li Ulya ew desteya bilind a goçê bûyî di danûstandinê di guftûgû di Cinêv de di Cinêfa sê de hevalê me wek Encûmena Kurdî di rêya îtilafê re hebûn di rêya muarada Sûrî re em heme tişt ev ne gavê gohayî qûnaxa gohayî ام وک انجمن اجتماعی کردی مخصوصی ام جه خاطر ده ببینن بله ما مافی ملت کرد ام چاوا بجیب بله ما مساجد عن تشتوا پلان کریز بو سال 2016 تا چرا ده هین جویه که رازینه راضی بونا کاری وکری راضی بونا توایش خونینا بس تشت ارکه ما تشت واجب هاتی سرمل ما مندا پاش در فتک موندا نکریا ما جهه لازم ما گهاندیا بلگه خوا کاغات خوا داخواز خوا رحنایی چاوا بابج نسر داخواز ملت کرد سوریا جاره سری جبو توایا سوری بچرنگیا جبو ملت کرد و تایبتی قضیه کردی جاره سریا و چیه هندروی سوریا دا اف همه یک قناغه دا نمایا گوم رحنایی نا آبیتی سر گۆمەتێکلایی نەکردنا وەکە جاردی دووبارە دکم لێ بەلکی وەکە قەیرانە سووری تەڤایی تشتێکی بەرچاو و خویایی نەبوویە 2016دا هەر مەترسی هەبوو هەر کوشتن هەبوو هەر گرتن هەبوو ولۆژی دەبەرا کوردی و قەدیا کوردیژی ئاستەنگی زەحف بوون زەحمەتیە وێ زەح بوون دەبەرا کوردیژی ولۆ بس ام دبيجن ما وك واجب وك باشا ما مستجدعان كاري ود سال 2016 ده به براوردی لگل سال 2015 هن وکو انا کسی کارکی قلستر بو یانجی باشتر و پیشکتی تر بو ام از بیجم ده پشتی کنگری مسیا هات دا مزراندر درکت و جیبو و هیئات مجه درکتن جهنگی به حتی نها انجمن اجتماعی کردی روزکی و دقوناغه که و مناسبه که ده ندای پاش هر تم چالکبان بون خلک ما ملت ما وجهی ما نونر ما مکاتب و اوفیس ما هر یکی واجب خرابیه بقاسی خوا ام دبیجن به فرق و جدابونک هبود ناب 2016 و آپازده دا
و ام بردوامن و ام صورن گو ده حفدها ده خورتر بکن بله مامۆستا ده بەحسا 2017 که پلانی وێژ بۆ ساڵا 2017 چنە هین وەکو ئەنەکەسی دکارن چش بۆ مڵاتی کورد لە ڕۆژاوای کوردستانی پێشکەش بکەن بەردەوامیە داخوازە مافێ ملەتی کورد دە هەمە قوناغ و هەموو دەبەرادا بگهێنە بەر دەستی هەموو کەسی بەردەوام بسەر بەرنامەی خۆی 2016 ئێگو ئەم سەرمەشینە و جارەسەریە قیرانە سووری بتەبایی ئەم دەرگەهاک نامێنێ و شباکەک نامێنێ گو ئەم لێ ناخن گو ئەم قەدیە خۆ بگهێن لەسەر ماسە گفتوگۆی ئاناودەولەتی و دۆستی ملەتی کورد گو ئەم بگهێنە بەردەستێوانە چاوە دام و ئاریکاری و پشتگێریە قەدیا کوردی و جارەسەریاوێ بچڕەنگی دناف تەباییە جارەسەریا سووریدا ئەم دخوازن ببینن. بەڵێ گەلێک سپاس مامۆستا جدعان عەلی ئەندامی نوێنەرتیە ئەنەکەسێ لە هەرێما کوردستانی تیرۆ لە ستودیۆ ئارکێمێ بام.